لە چوارەم پرۆژەیدا لە مانجی پیرۆزی ڕەمەزان نووسینگەی هەولێری دەستگای خێرخوازی بەخشین لە ڕێگەی خێرخوازانەوە هاوکاری 61 کەس لە نەخۆشانی گورچیلەی کرد بە بڕی 12 ملیۆن و 200 هەزار دینار کە هەر نەخۆشێک بڕی 200 هەزار دیناری پێدرا. دەستگای خێرخوازی بەخشین کە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا لە هەر 30 ڕۆژ پرۆژە ڕادەگەینەوە پرۆژەکان ئەنجام دەدات بە هاوکاری خێرخوازان. دیارە ئەمڕۆ ئێمە وەکو ئۆفیسی هەولێر چوارەم پرۆژەیە لە شاری هەولێر کە ئەنجام دەدرێتن کە کۆتا پرۆژەشمان ئەمڕۆ کەبوو کە 61 لە نەخۆشانی غەستی گورچیلا دەتوانم بڵێم ئەوانەی کە غەستی گورچیلە دەکەن یاخود ئەوانەی زەڕی گورچیلیان کردووە ئەمڕۆ ئێمە هاوکاریمان کردن بە بڕی 12 ملیۆن 200 هەزار دینار کە بۆ هەر خێزانێک بڕی 200 هەزار دینارمان پێدان. پرۆسەی شوشتنی گورچیلا هەر لە ئەوەلەوە پێویستی بە چەندین یعنی تەکلیفەکی مادی زۆرە یعنی لە کردنی ئەمەلیاتەکانی دەستی دانەکڕین و پێداویستەکانی پزیشکی لە سۆندەکانی کە پێویست دەکات کە کردداری شوشتنی گورچیلەی پێدەکرێ ئەوەش لەوانەیە فترە لە کار تووشی لە کارکەوتن کە و دیسان دووبارە و سێبارە پێویستی بەوەیە کە ئەو سۆندانە دووبارە بکردرێن و دابدرێنەوە و مەمنونی هەر خێرخوازێکی دێن کە دێنە پێش هاوکاری ئەو نەخۆشانە دەبن چکە بەڕاستی نەخۆشی گورچیلە ژیانی پێیوەستە بە و سۆندە و هێزە و شتانە ئەوەش هەموو تەکلیفێکی مادی زۆرە بە برسێتی تاقی دەکاتەوە هەمومان نەخۆشانی گورچیلا کەسانێکی شەکەت و ماندوون کەسانێکی بێهێز و توانای ئەنجامدانی هیچ کارێکیان نییە تاکو بژێوی ژیانیان دابین بکەن بۆ ئەنجامدانی شۆردنی گورچیلەکانیان پێویستیان بە تێچووی مادی هەیە کە ئەو توێژە لە توانایدا نییە تێچووەکەی دابین بکەن بەو هۆیشەوە چاویان لە دەستی خودا پێداوانە تاکو هاوکاری بکرێن. ئەمە داگم خەستەکە لێ دەگەی لەمارێ دوومان ساغا ئەدەم کلێ خۆم نەگۆڕێ ماجە بە مادەکرێوە دەگەرێ ئەزداپمان لە سەبانەیە یەک چووکی خۆم 3000 هەفتەی 3000 غەسل دەکەم یعنی هەفتەی 3 ڕۆژ ئەمە غەسل دەکەم یعنی نسبەتی یعنی بە نسبەتی هەموو هەیە یعنی بچکار گوتنی پێچ ژیانەکە یعنی 3 ڕۆژ لە خەستخانەی یعنی هەفتەی 3 ڕۆژ دەکەمان جیت توز لە خسخانەی ژیان لە خسخانەیە ئەمە زەر عیشم کردیە زەر ڕاوەستایتەوە تەنها لە نووسینگەی هەولێری دەستگای خێرخوازی بەخشین لە مانجی پیرۆزی ڕەمەزاندا ئەمە چوارەم پرۆژەیە ئەنجام دەدرێت کە تاکو ئێستا 1850 هاوڵاتی لێی سوودمەند بوونە کە تێچووەکەی بە 183 ملیۆن و 200 هەزار دینار دەخەمڵێنرێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.